جبر جهریکردنا جاسوسێکی بەرێ رووسیا لە برێتانیا چەندین وڵات دیپلۆماتین رووسی دەردەخەن. هێزن کوالسیۆنا لە دژی داعشێ لە منبج سووریا ژمارەن خوا زێدە دیکن. وپڕانیا ئەندامên کورد لە ئەنجومەنێ پارێزگەها کەرکووکێدا ناچنە سەرکار. سڵاو و ڕێز و هێڤین دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاو بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن کە هەموو ڕۆژانی سێشەمە و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. لە چەند باژارن هەرێما کوردستانە عێراقێ نەڕازی بوو نەفسێ ڕۆژە تێنکردن لە هەمبەر سیاسەتên حکوومەتە هەرێمێ بە تایبەت گەندەلیە و نەدانا موچەیە کارماندان بە شێوەیەکی پێویست و سیستەمێ ئەو دەبێژنێ پاشکەوت لە هەلێک دەڤەرانژی تند و تیژی پەیدا بوونە. لە هەولێرێ خۆپیشاندەر ڕاستی هێزین ئاسایشێ بوون و ژە ئەنجام تند و تیژی پەیدا بوون. کاربدەست دەبێژن لایەنên ئۆپۆزیسیۆنê لە پشت خۆپیشاندانانە و هەنێک ئاژانسên پەیامان دەبێژن ku ژمارەکە ڕێکخەرên خۆپیشاندانان هاتنەگرتن لەوەر هێزên ئاسایشێ نەهشت ڕۆژنامەوان ڕووماڵا خۆپیشاندانا بکەن. حکومەتە هەرێمی گازندا کریزە ئابووری دێختە ستۆیێ ناکۆکیên سیاسی دەگەڵ حکومەتە فیدرالیە بەغدایê و لە داخوایانەیەکێدا دەبێژە ئەگەر بەغدا بڕێکوپێکی بودجەیە هەولێرێ بشینە ئەو دێ سیستەمی پاشکەوتیە موچەیان کوژ بکە. لە باژارێ سلێمانیە خۆپیشاندان بێ ئالۆزی دەرباز بوون و بە سەدان مامۆستا و کارمەندên حکومەتێ لە ناو جادان داخواز کرد ku ئەو سیستەمێ دەبێژنێ پاشکەوتیە دانا موچیان ji aliyê حکومەتە هەرێمێ ve bê pûçkirin. داوای مافی خۆمانەکەین ئێمەوە ماوەی 4 ساڵە موچەمان نییە ئیتر تەواو هەموو شتێکمان تەواو کرد ئەتوان بڵێم ئەوەی هەشمان بوو هەموویمان سەرف کرد ئێستا هیچمان نەماوە ینی مەجبورین داوای مافی خۆمان کەین چونکە ناتوانین بژین چونکە ژیان زۆر زەحمەت بووە بۆ هەمومان. لە دهۆکێژی هێزن ئاسایشی ڕێ لە خۆپیشاندانên مامۆستایان و کارمەندان گرت و نەهشتن دەستگەهین ڕاگەهاندنی خۆپیشاندانان وێنە بکەن. لە چەند باژارۆکên دیên weka Şêledizê Amêdî û Akrê dîsa nerazî bûn hat nekirin û jimareka mamostayên deverê dibêjin heta daxwazên wan cêbicê nebin ew jî hevşêweyê bajarên dî dê baykota jorên xwendinê bikin. زۆربەی ئەندامە کوردەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئامادە نین بگەڕێنەوە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکانی ئەنجومەنەکە. لە هەمان کاتیشدا ناکۆکی لەنێو خودی کوتلەی کوردی لە کەرکووک هەڵوێستی کوردەکانی لاواز کردووە و لایەنەکانی تریژ نایانەوێت پۆستی پارێزگای کەرکووک بدرێتە کورد. ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتی لە کەرکووک و ئیفلیجبوونی ئەنجومەنی پارێزگا بووەتە هۆی ئەوەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ پێگەی کورد لەو شارە لاواز ببێت لە کاتێکدا کورد زۆرینەی ئەو پارێزگایەیە. خەتای خۆمانە لە هەموو ڕۆکانەوە کورد خەتابارە لەبەرەوەی نەو برادەرانە هاتنەوە بتوانین محافظ هەڵبژێرین و کۆمەڵە شت ئەڵێ مەسایب القەومی عند القەومی فەواید و ئیتر ئەوەیە ینی ململانێ و سراعی ئەم دوولایەنە وای کردووە کەرکووک و کورد و کەرکووک باجێکی قورس بدەین. لە کۆی 41 کورسی ئەنجومەنی پارێزگا کورد خاوەنی 26 کورسیە کە دەتوانێت لە ڕێگەی ئەنجومەنەوە پۆستی پارێزگار بەدەست بهێنێتەوە. بەڵام ناکۆکی و ململانەی حیزبی ڕێگرە لە بەردەم بەدەستێنانەوەی ئەو پۆستە. ئەم پۆستە بەشش پەیوەندی بە کوردەوەیە. کورد ئەمەی ئامادە نابێت لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگا بەشێکی پەیوەندی بە ئەندامانی ئەنجومەنە لە عەرەب و تورکمان کە وەکو پێویست ئامادە نابن. ئەوە کێشەکەیە. پێشتر زۆربەی پۆستە ئەمنی و ئیداریەکانی کەرکووک بەدەست کوردەوە بوون. بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە زۆربەی کوردەکان لابراون و عەرەب و تورکمان لە جێگەکانیان دانراون. ئەو قەیرانەی بەسەر کەرکووکە هات نەیانتوانی پارێزگارێکی نوێ دابنێن هەرچەنە کورد ڕێژەی کورسەکانی لە ئەنجومەنی پارێزگا زیاتر بوو بۆیە ئێستا وەکو پارێزگان لەدەستداوە دەسەڵاتی ئەمنی و سەربازی و ئیداریشان لەدەستداوە بە بۆچوونی ئێمە لە هەڵبژاردنەکانی ئایندا ئەمە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر ڕێژە دەنگەکانی کورد دەبێت بە بڕای ئەمە 50% دەنگەکانی کورد لە شاری کەرکووکە لەدەستەدا. بەڵام لیژنەی ئەمنی بەس کتاب دێتەوە یەکەم بۆ کۆمەڵە شتینان نەکۆبنەوە کەم نەێڕن لە لیژنەی ئەمنیە بەشدار بم و
لیژنەکان و مەجلیس هیچ دەورێکی نەماوە و هیچیش نییە تاوە کۆڵبژاردن یانێ وا بمێنێ فەرزی ئەمری واقع بکەن لە شارەکە و وی بیانوێ تعریبێکی تریان دەست پێ کردووە بە زۆر و کەم خەڵک دێنن و تەسجیلی شەکرێن و ڕەنگە بەشدارش بن هەڵبژاردنەکانە. لە دەستدانی زۆربەی پۆستەکان لەلایەن کوردەوە مەترسی ئەوەی دروست کردووە بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەو پۆستانە بۆ لاوازکردنی پێگەی کورد بەکار بهێنرێن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. سایکۆلۆژیا داعش ناوێ کتێبە داوی یا پروفسۆر جان ئیلهان کزەلخانە گەل و ئەف تایبەتمەندی کورد چاوا سایکۆلۆژیا داعش دخینە. یەک جوان کەچێکە 8 ساڵی بوو ئەو جدە هەیڤە دەستێ داعشێتە بوو 8 جارە هات بوو فرۆتن و گەلێک تشتێن سەکسی و دەستێشکردن هات بوو سەرەوێ پێشتە ژمەراو کرد دکتۆر ژمە پرسێک و دکتۆر چما ئەو ئینسان وسە خرابن بان تشتا دەکەن ئەنە ئەو تش مەژێ مدە هات تۆمارکردن یانێ باڵێ زانکۆ زانستی مرۆڤ هەلە گەلێک تێوریا بێژە و ئالێ شەڕ و چما تشتێ وسا هەیە و ئالێ دینی لە یەکە 8 ساڵی کاروی بەرسەکە بێت من نەدیت ئەم گەشتنەوە ئەنجامێک و ئیدۆلۆژیەک باوەریەک هەبە باوەریەکێک و ببە ڕادیکال یا دینی بە یا سیاسی بە ئەو هەموو نیرخێن ئینسانی تێنە وەنداکردن پێرا ئاخفێ مەگۆ یانی چاواتە کار زارۆکێتە هەنە خانماتە هەیە هیچ گونێتە بوان کەسە نایە گۆ پێشی ئەس گەلێکە بۆم ئەس پسەکی کرەپۆری بۆ مەزی چاوە سەرێژیەکی ژێ بکەم یان گۆ گونێتە پێ نات گۆنا دەردە من ئەو بوو گوە سەری ویژێ بکەم بە کێری یەک جارێکی ژێ بکەنج بۆ خەڵکەنی خۆ بنەکە ما هەفەیڤین دەگەل دکتۆر ئیلهان هەیە لەسەر کتێبە وی وێ ئێڤاریا سەبەهی چارشەمبێ لە ئێن ئارتی بدرێژی بێوەشاندن. ڕۆژی دووشەمە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا فەرمانیدا 6 دیپلۆماتی ڕووسیایی کە بە سویخوڕیکردن تاوانبارکراون لە ماوەی هەفتەیەکدا وڵاتەکە جێبهێڵن. ژمارەیەک لە وڵاتانی هاوپەیمانی ئەمریکاش لە ناویاندا فەڕەنسا، ئەڵمانیا و پۆلۆنیاش هەمان هەنگاویان ناوە لە وەڵامدانەوەی هێرشە کیمیایەکەی 4 مانگی 3 بۆ سەر سیخوڕێکی پێشووی ڕووسیایی و کچەکەی لە بەریتانیا. هێرشەکەی سەرسەرگە سکریپال و کچەکەی بە ناوی یولیا بە بەکارهێنانی مەتریاڵی ژەهراوی لەشکری وەڵامێکی توندی نێونەتەوەی لێکەوتۆتەوە. وڵاتی گرتوەکانی ئەمریکا 6 دیپلۆماتی ڕووسیایی لە ئەمریکا دەرکرد و فەرمانی داخستنی کۆنسۆڵخانەی ڕووسیای لە سیاتڵ داوە. کۆشکی سپی ڕایگەیان سەرۆک دانەڵد ترامپ هێشتا خواستی کارکردنی هەیە لەگەڵ ڕووسیا بەڵام دەژڵێت هەندێک جار کردەوەکانی ڕووسیا ڕێگەی ئەوە نادات کاری لەگەڵدا بکرێت. ئەو ژەهراویکردنە لە بەریتانیا کە بوو بە هۆی ڕاگەیاندنەکەی ئەمڕۆ کردارێکی زۆر بێشەرمانە بوو کردارێکی نابەجێ بوو ئەمە تەنها هەڕەشە نەبوو بۆ سەر ئەو دوو کەسەی کە ژەهراوی کران بەڵکو هەڕەشە بوو بۆ سەر چەندین سڤیلی بێتاوان. جۆن هەنتسمان باڵیۆزی ئەمریکا بۆ ڕووسیا باز لەم هەنگاوەی تۆڵەکردنەوەیە دەکات. ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەم هەنگاوی بە هاوکاری لەگەڵ هاوپەیمانانی ناتۆ و هاوبەشەکانی لە سەرانسەری جیهانداوە بۆ وەڵامدانەوەی رووسیا بەهۆی بەکارهێنانی مەتریاڵی کیمیایی لەشکری لەسەر خاچی بەریتانیا. باڵیۆزی رووسیا بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەنتۆنی ئەنتۆنۆڤ دەڵێت مۆسکۆ چاوەڕوانی ئەم بڕیاری ئەمریکای نەدەکرد و دەڵێت ئەمە دژی بنچینەی پەیوەندیە تەلەفۆنەکەی هەفتەی ڕابردووی نێوان ترامپ و سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتینە. هەندێک لە شارەزایانیش دەڵێن هەڵوێستی توندی ئەمریکا چاوەڕوان نەکراو بوو و ڕەنگە ببێتە خاڵێکی وەرچەرخان بۆ بەڕێوەبەرایەتی ترامپ. ئەمە نیشاندانی ئەوەیە ئێمە چیتر چاوپۆشی ناکەین لەم جۆرە ڕەفتارانەی رووسیا ئەم جۆرە خۆشاردنەوەیە لە پشت پەردەی پێچوپەنا و نکوڵیکردن چیتر کار ناکات. جێدەستی رووسیاییەکان بەڕوونی لە مێرشەدا دیارە بەرپەرشدانەوەیەکی تند زۆر پێویست بوو. من خۆم لەو بڕواایەدا وەڵامێکی تونتریش ڕەوا بوو لەوانە سزاخستنە سەر فەرمانڕەوایان. شارەزایانی تریش دەڵێن ئەم هەنگاوە بەڕوونی هاوسۆزی ئەمریکا لەگەڵ بەریتانیا نیشان دەدات و پەیامێکیش دەدات بە پوتین. بەلایەنی کەم لە هاوسۆزی نێوان ئەمریکا و بەریتانیادا بەزانینی ئەوەی ئەم پەیوەندیە چەندە بەهێزە پێویستە ببێتە مایەی پەیوەندیەکی باشی بەردەوام و ڕەنگە ڕێگە لە رووسیا بگرێت بۆ ئەنجامدانی کردداری هاوشێوە. شارەزایان دەڵێن ڕەنگە پوتین بە دەرکردنی 6 دیپلۆماتی ئەمریکا لە رووسیا وەڵام بداتەوە ئەمەش پاش دەرکردنی 755 دیپلۆماتی ئەمریکا لە مانگی نۆدا.
ئاژانسی دەنگوباسی دەوڵەتی رووسیا دەڵێت پوتن بە فەرمانی دەرکردنی بەلایانی کەم 6 دیپلۆماتی ئەمریکا لە وڵاتەکە وەڵام دەداتەوە. کۆش کاسپی دەبێژە سەرۆک دۆنالد ترامپ باوەری بچ ji xetebarkirinin xanima Ekter Stormy Daniels nîne ku dibêje berî bibe serok û li sala 2006 bi wê re razaya û piştî 5 salan jî gefe lê hatiye kirin ku bêdeng bibe. Hêşta Serok Trump rastexwe bersiva xanim Stormy nedaye lê wê dawayek li dijî wî tomar kiriye. Peyvdarê serokî iddiayên wê xanimê red dike û dibêje serokî çi xeletî nekirine çunku parêzerê wî $130,000 dane wê xanimê li hemberî bêdengiya wê berî هەڵبژارتنین سەرۆکاتیە لە 2016. واشنگتن چاوی لەسەر سەرۆک ترامپە بۆ ئاڵوگۆڕکردن لە تیم یاسایشی نیشتیمانی ئەمریکادا بەوەی خەڵکی توندڕەوی قسە ڕاشکاوی تێدا بێت کاتێک باز دێتە سەر وێناکردنی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ئاستی جیهانیدا. چەند ڕۆژێک پاش دەستنیشانکردنی بەڕێوەبەری CIA مایک پۆمپیۆ بۆ وەزیری نوێی دەرەوە ترامپ جۆن بۆڵتنی دیپلۆماتی بەڕێوەبەرایەتی پێشووی بوشی بۆ ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی دیاری کرد. لێ دەمێ دەرکەتنەوە وەزیرە دەرەوەی ئەمریکا ڕێکس تیلەرسن سەرۆک ترامپ ڕاگەهاند و جۆن بۆڵتن دەهەیڤە بهێت جهەیە جەنەرال HR مەکماستر گریت وەک ڕاوێژکاری ئەولەکاریان نیشتیمانی. ڕیا هەری پشتڕاستە نەهێشتنا ناکۆکیە ئەوە هەبوونە شیانین لەشکریەن بەهێز وەکو ڕۆمانیەن کەڤن دگوتن ئەگەر تو ئاشتیە دوخوازی خۆژە شەڕە ئامادە بکە. پشتی 10 ساڵان وەک بێژەری تەلەڤیزیۆنە بۆڵتن دیسان دەزەڤرەکارن حکوومەتێ وەک دەستە ڕاستێ ترامپ بۆ ئەولەکاریان نیشتیمانی. ئەڤژی دیدەمەکیدا کو ئامادەکاری تێین ڕاگەهاندن بۆ کۆمبینە نێڤبەرە ئەمریکا و کوریا باکوور لەسەر چەکێن ناوۆکی. پرسیارێک چاوە توزانی کو ڕژیمە کوریا باکوور دەرەوان دکە بەرسف لێڤێن وان دلڤن. ئەس باوەڕ دکم ئاخفتنین جۆن بۆڵتنی هەنێک دژوارم بۆ من. ستیڤن هادلی بەخۆشی لە دەمێ ڕێڤەبەریە جۆرج دەبلیو واشنگتن ڕاوێژکاری ئەولەکاریان نیشتیمانی بوو کونە هاتێ چاوەڕێکردن بۆڵتن ئەو کار هەبە. هادلی دەبێژە سەرۆک ترامپ خویا کریە کو ئاخفتنین خورد ئەنجامان ددن. divê em nîşan bi vê xalê bidin û bigehîna rêveberiye. Di demekê de ku rixne li wan dibû ku wan bi tundî danostandin digel Kurya Bakur kir, vê bala Çînê kişand. Çînê piştgiriya cizayên dijî Kurya Bakur kir. Vê jî bala serkirdatiya Kurya Bakur kişand ku niha dibêje amadene danostandinan li gel Trumpî bikin li dor ji navbirina çekê navokî. هەندێک کەس دەبێژن نێرینên بۆڵتن دەگونجن دەگەل ئاخفتنên ترامپ لە دوور ژمارەك ڕێکبەرên ویên سەرەکە. Ez nerehetim derbarê axiftina berêz Bolton ya herişên ji nişkekê ve heta şerekî ji nişkekê ve li dij Kurya Bakur ya eşkera ye ew bihêz li dij pêkhatina navûkî ya li gel Îranê ye. Li meha bêt sînat kandîdkirina Mike Pompeo wek wezîrê derve de înteber çav. وەک بۆڵتن پۆمپیۆ ڕخنەگرێت توندی ڕێکەفتنە ناوۆکی دیگەل ئیرانەیە. وەک کاندیدێکی سەرۆکاتیە ترامپ سوزدا ئەمریکا ji vê ڕێکەفتنێ بکشینە. هێزەکانی ئەمریکا ژمارە و توانایەکانی خۆیان لە منبج زیاد دەکەن ئەمەش پاش ئەوەی تورکیا پاش کۆنتڕۆڵکردنی عەفرین گوتوویەتی بەرەو منبج دەڕوات. هێزên koalisyona navnetewî li dijî Daişê û Amerîka pêşengiya wê dike ev çend rojin liv û tevgera xwe li Bakurê Minbicê zêde kiriye. Hevrêziyeke pir mezin di navbera wan û hêzên taybet ji alîkî û meclisa li Minbicê ya leşkerî heye. Hevrêzî û hebûna van hêzan li ber çemê Sacûrê baş diyar dibe. Çimkû got ev çem xeta sînor e ya di navbera hêzên koalisyona navnetewî û meclisa leşkerî ya Minbicê ji alîkî û li alîkî din grûpên Mertala Feratê yên girêdayî dewleta Tirk ve. Li gorî fermandarên leşkerî yên vê xeta sînor got ji me re dan xuyanêkirin got xalên nû yên çavdêriyê wê werin avakirin. Nemaze piştî gefên dewleta Tirkiyeyê got ew ê derbasî Minbicê bibin. Cîgerê fermandar hêgiştiyê meclisa Minbicê a leşkerî Necim Mihemed ji dengê Amerîka re teqez kir got hevrêziyeka xurt li ser asteke pir bilind li gel hêzên koalisyona navnetewî heye û ew ê herêmê ji hemû gixvan biparêzin. أوضاع منبج حاليا ما بين مستقرة تماما يعني. ڕەوش لە منبجێ ئارامە تێکلیە مەجلیسە لەشکریە منبجێ و هێزن ئەولەکاریە هەندرین و کوالسیۆنێ دە ئاستەکە پڕ خوردەیە. Di dema dawî de jî şêwermendê Wezareta Derve ya Amerîka serdana Minbicê kir. Ji bo daxuyaniyên dewletên dinên ziyanê ji Minbicê re dixwazin, ew daxuyanî tenê ji bo ragihandinê ne. Minbic pir aram e.
هاتازانین گو ده هفته ماها بوری ده شانده که آستا که بلند یا کوالسیون ناونتوی سردانا هرمین شرکر لسرانسری چمی ساجوره و دوی سردان ده بریارا زیدکرنا هجمارا هزین تایبت این امریکا هات دایم. دگرا کامیرای آدنگ امریکا ده هات دیتن گو هزین تایبت جه خود دست نشان دکن تا گو هزی خو لور بجی بکن. افدر باکوری من بجیه و گور امهاتن وی دور آهان که تنه چه ساجور دنابرا هزین مجلس لشکری یا من بجش و هزی کوالسیونا لالیکی لالیتن هزی مرتلا فراتینه لوی دور آهان که وگور آنام شوبینن هزا که امریکی و هزا مجلس لشکری یا من بجه لوی درید شوبینن و لور بجی دبن لگوری آگاهی دست مده گو روزانه هزا کوالسیون هزا امریکی دوان دوراده دچه اوته و وی درید دبن پاراستنا هزا کوالسیون و مجلس لشکری یا من بجه ده زانا عمر دنگ امریکا جنابچه من بجه وێنەی سیاسی کوردستانی بەری ساڵێکی گەشت بوو هەرێما کوردستان عێراقی بەرەف سەرخۆبوونی دچۆ سیستەمی خۆسەریا دیموکرات لە ڕۆژئاوا هەرێمین کوردان لە سووریا گەشتتر دیکرد بەری وێژی لە هەرێمین کوردان لە تورکیە تەفگەرێک سیاسیا قورتا بوو نەها ڕەوش گەلەک جودایە باژارێن وەکە ئامەد و شەرنەخێ هێشتا دیکاولیە دەدنالن هەرێمین یان هەرێما کوردستانە عێراقی ژوخوا دەستکەفتên 30 ساڵان ji دەستدان و ئەڤ عەفرین کە دەستی کۆمەڵین چەکدارên سووری بە پشتەوانیا تورکیە گەلو ئەف چییە بسەری کوردان تێ ڕێبوار ڕەشید هەفسەرۆکی کۆنگرەی نیشتیمانی کوردستانی کەنێکی لە سەردانا واشنتنە ئەم گەلکی بەخێر هاتناوی دکەن کەکێ زۆر بەخێر بێ سوپاس پرسیارێکم ڕاستە پرسیارێکی گشتی ئەوەیە چی بە کوورد دێتن ئەتوانی چۆن وەڵاممان بدەیتەوە پرسیارێکە کاوەیە کە دوژمنانی کورد بە هەموو پرۆکسی خۆیانەوە بە هەموو چەتەی خۆیانەوە یەکیان گرتووە کە لە کورد بدەن وەکو کاردانەوەیەک بۆ ئەو خەبات و کاری کە کورد دەیکا بەڵام من بەو شوێتی گەشتم لە پرسیارەکەی تۆ کە تۆ زیاتر وێنەیەکی زیاتر نێگەتیڤ یا بڵێن ڕەشبینتر بە دۆخەکە دەدەیتەوەی کە باشووری کوردستان دەبینین وەکو سەیری دروستە واقع دەکەین وا دیارە دروستە ئەگەر تۆ شتێکترت هەیە هیوادارم گەشتبی ئەوەش سەرنجامی نەبوونی یەکێتی نەتەوەی کووردا ئەگەر ئێمە یەکێتیی نەتەوەی باشتر لە ئاستی حیزبایەتیشا دروستکەین مەسەرەن بۆ نمونە دەمانتوانی ڕەفراندۆمی باشووری کوردستان بە شێوەیەکی دیکە بێ دەمانتوانی ڕەفراندۆمی کوردستان بە جوگرتن لە دۆستەکانی خۆمان بە ڕاوێژکردن لەناو خۆمانە یعنی لەناو مەیدان لەناو پلتفۆرمێکی یەکێتی نەتەوەی یا قسە و باسی لەسەر بکەین و بۆ شێوەیە بە شێوەیەکی تر لە وەڵامێکی تر لە جیاتی ڕەفراندۆمان هەبوایە و هەروەها مەسەلەن بۆ نمونە نێوانی باشوور و ڕۆژئاوای کوردستان باشتر بووایە ئەسنووری نێوان باشوور و ڕۆژئاوا نەبووایە لەگەڵ گەلی یەزیدی خۆمانە باش بوونانی ئێمە بەڕاستی هەمووی پەیوەندی بە بێهێزی یەکێتی نەتەوەی کوردەوەی ناو کەواتە پەرش و بەڵاوبوونی کورد یەکێک لە هۆیەکانە بەڵام دیسانەوە بەهێزبوونی نەیاری کورد ئەی بێدەنگی دۆستانی کورد بدەنگی دۆستانی کوردیش ئاوایە ئێمە بەڕاستی لەگەڵ دۆستی زۆر باشە دەدوێین بەڕاستی گازندەی ئەوان دووبارە و سێبارە نەبوونی یەکێتیە لە ناو کورددا مەسەلەن دۆستەکانی ئێمە دەیانەوێت کە ئێمە بەڕاستی خاوەندارەتی لە یەزیدی بکەین خاوەندەتی لە یارسان و لە عەلەوی و لە پێکاتەکانی دیکە بکەین دەیانەوێت کە ئێمە سیستەمێکی دیموکراتیک بەرین بۆ پێشەوە کە خەزێنەی کوردستان مەسەلەن لە باشووری کوردستان دیار بێ سازە دیموکراتیکەکان هەبن دیار بن مەسەن بۆ نمونە یاسا سەر تا ڕادەیەک ڕۆژئاوا نمونەیەکی وابوو بڵێ بۆ وازیان لێهێنایانش بۆ وایان لێکرد کە لە ناو تا ڕادەیەک وا لە ناو دەچێت ڕاستە دروست ئێمە و پرسیارەمان بۆیەوە هاتوین بۆ ئەوێ بۆ ئێرە یەکێک لە پرسیارەکانمان ئەوەیە دیارە بەداخەوە هەندێکجار شتێک ڕۆدا لەسەر ئاستی میکرۆنی لەسەر ئاستی مایکرۆن بە مانایی لەسەر ئاستێکی بڵندتر ڕوودەدەن مەسەلەن پەیوەندی نێوان رووسیا و تورکیا پەیوەندی وایە کە ڕووسەکان ئیمتیازی زۆر دەدەن بە تورکیا بۆی کە لە ناتۆ دەرینیان یا دووری بخەنەوە لە ئەمریکا لەو ڕۆوە ئێمە ژۆ پرسیارانەمان کردو کە گەلۆ دۆستەکانی ئێمە یا هاوپەیمانان لە ڕۆژئاوا چۆن بیریان کردوەوە بۆ سیاسەتیشان سەبارەت بە ڕۆژهەڵاتی یاوی ڕووباری فراد نییە و ئەفرین و هەروەها دەوترێ یان دەگوترێ کە کورد هەر 50 ساڵێک دەرفەتێکی هەیە و زۆر جار ئەو دەرفەتیان لە دەست داوە دەرفەتەکەی 50 ساڵی ئێستا لە دەست درراوە نابێگومان بەڵامێ بە ئێمە بەڕاستی دۆخی کورد زۆر ناسکە دەبێت بە هەموو شێوێک هەوڵ بدەین کە لە دەستی نەدەین ئێستا یەکێتیی نەتەوەی لەسەر ئاستی جیاواز هەیە بەڵام بەڕاستی دووبارە و سێبارە بەداخەوە
لاوازی ئێمە لە نەبوونی یەکێتی و لە نەبوونی دیالۆگێکی تەندروستی دیموکراسی لە نێوان حیزبەکاندا هەیە. ئێمە دووبارە و سێبارەی دەکەینەوە کە هەبوونی حیزبی زۆر لە کوردستان دەتوانێت نیشانەی تەندروستی بێ، بەڵام دەبێت ئێمە لەسەر بناغێکی دیموکراتیک پێکەوە بین. زۆر پۆلەمیک و ئەجیتاسیۆنی زۆر ناپێویستێ لە ناو حیزبەکانە کە شەڕە قسە دەکەن و هەندێک بازی دیار نییە کە لایەنێک بێتن و پێشخەری ئەوە بکاتن بێت بێجگە لە ڕۆشنبیرەکان بێژگە لە خەڵکانی وەکو جەنابێت مەسەن کە ڕێکخراوشتیوان هەیە. ئەگەر حیزبە سیاسیەکان و ڕێبەران سیاسیەکان نان بینین بێن ئەو دەست پێشخەری بکەن و بڵێن وەرن دابنیشن بە یەکێک دروست بکەین بۆ ئەوەی ئەو شتێکە جەنابێت تموحت هەیە دروست بێ ڕەنگە ئەوە نەڵێن، بەڵام ئێستا و خەریکە دروست دەبێت چونکە تۆ سەریکە ئێستا ستاگناشینەکەینێک ناویچە چوونە خوارەوەیەک دابەزینێک لە ناو حیزبە کوردەکانە هەیە کە هەمویان هەست بە لاوازی دەکەن، ئەو هێزیان نییە کە بێنە پێش. من پێم وایە لەنا ئەو لاوازی خۆیاندا ئێستا لەنا ئەو بێوەڵامی خۆیاندا نرخی یەکێتی نەتەوەی، نرخی هێزی یەکێتی نەتەوەی و نرخی هێزی دیموکراتیک لەسەر بنەمای دیموکراتیک دەبینین و من پێم وایە گۆڕانکاری دروست دەبێت. کاک ڕێبوار زۆر سپاس سەکان خۆش باساورەجان. ڕێبوار ڕەشید ئەف سەرۆکی کۆنگری نیشتیمانی کوردستانی کەنێکی میوانی کورد کۆنەکشن بوو. مەهاکێ پشتی ئۆپراسیۆنین چەکداری و ئێریشن فڕۆکان لە دەڤەرا غوتا ڕۆژهەلات لە سووریە سەرهەڵدا ڕازی بوون وان جێخوا بەردەن و لە باکووری سووریە بنەجێبن لە دەمێک و هێزین حکومەتا سووری وێ دەڤەری کۆنتڕۆل دەکەن کۆمەڵین سەرهەڵدایان گازنداژ کەستنین خوا دێخن ستۆیە هەبوودن. سەدان چەکداری ئۆپۆزیسیۆنی سووریا و بنەماڵەکانیان بە سواری ئۆتۆبوس لە غوتەی خۆرهەڵاتڕا یەکشەممە گوێزرانەوە. ئەمەش لە ئاکامی وتوێژی نێوان گروپەکانی جیهادی و رووسیا هات کە کۆتایی بە بۆمبارانی بێپسانەوە دێنێت بۆتە هۆی کوژرانی زیاتر لە 1600 کەس. لەلایەکی دیکەشەوە کۆتایی بە دەورەدانی غوتەی خۆرهەڵات دێنێت کە لەوە تا 2013 زانیەوە لە دەسەڵاتی گروپەکاندا بوو. پیاوێک بە سەرهاتی ژیانی خۆی لە غوتەی خۆرهەڵات دەژێڕێتەوە. ئێمە ئێستا گەیشتینە ئیدلیب لە غۆتەی ڕۆژهەڵاتەوە. ڕژێم لە ژێر بردومان و ئەشکەنجەدان و گەمارۆدان و برسیکردن دەربەدەری کردین. 7 ساڵە لە غۆتەی ڕۆژهەڵات گەمارۆی داوین. بەخوا مەگەر خوا بزانێ ژیانمان چۆن بەسەر بردووە. خوا مۆفەقیان نەکات. بردومانکردن لەسەرمان نەدەوەستا، نە بە شەو نە بە ڕۆژ. منداڵانیان برسی کرد، ژنانیان برسی کرد. نە پێداویستی پزیشکی هەبوون، نە خۆراک نە ئاو. ماوەی 2 مانگە بەو دۆخە لە ژێر زەمیندا ژیانمان بردۆتە سەر. باری تەندروستی هەندێک لەو مەدێنیانە لە ئاستێکی باشدا نییە. کاروانەکانی ئەمڕۆمان پێگەیشت لە ناوچە گوندەکانی دەمەشقەوە لە غۆتە. نزیکەی 22 حاڵەتی تیاندایە کە باری تەندروستیان خراپە و بەپەلە بەرەو نەخۆشخانەکان ڕەوانەکران بە هەماهەنگی لە نیوان بەڕێوەبەرەتی تەندروستی هەما و بەڕێوەبەرەتی تەندروستی ئیدلب لەگەڵ ئەمبۆلانسەکانی کە لەلایەن ڕێکخراوەکانەوە دابینکراون. تەلەڤیزیۆنی ئەل-ئەخباریە سەر بە حکوومەت هەندێک لەو تونێلانەی نیشاندا کە سەرهەڵداوان کەڵکیان لێوەردەگرت و ئیدعاکرا کە هێندیشان بۆ نەخۆشخانەوە ئەوانی تریش بۆ شوێنی ئۆتۆمبیل و ئامبولانس بەکارداهاتن. بەڵام لەلایەکی دیکەوە ناکۆچی لە نێوان دوو گروپی ئۆپۆزیسیۆنی فەیلەق الرەحمان و جەیش ئەلئیسلام وای کرد لە 2016ەوە شوێنی ژێردەسەڵاتیان ببێت بە 2 بەش و ئەمەش سەرنجام وای کرد هێرش بۆ گرتنەوەی ئەو شوێنە خێراتر بکرێت. وەک ڕێکخراوی چاودێری سووریا بۆ مافەکانی مرۆڤ گوتی. جەیش ئەلئیسلام یەکشەمە گوتی گروپی ئەوان بۆ بەشەکانی دیکەی ژێر کۆنتڕۆڵی ئۆپۆزیسیۆن نایجۆزێتەوە وە گروپەکانی دیکە لەگەڵ هاوپەیمانی حکوومەتی سووریاواتە رووسیا لەسەری ڕێککەوتون. بەڵام گوتەبێژی فەیلەق الرەحمان بنکە لە ئیستانبول تاوانی ئەو پاشەکشەیە خستە سەر گروپی جەیش ئەلئیسلام کە هەڵوێستی لاوازی گرتەبەر. ئەو گوتی فەیلەق الرەحمان لەو بەرانەی جەنگ خەنجەریان لە پشتەوەڕا لێدرا کە جەیش ئەلئیسلام دەبوایە لەو شوێنانە بووبان. بەپێی راپۆرتان شاندێکی باڵای کۆریای باکوور سەردانێکی کورتی بۆ بێژین کردووە ئەمەش ئەو گومانە زیاد دەکات کە کیم جون ئونی ڕێبەری ئەو وڵاتە گۆشەگیرە لەگەڵ کاربەدەستانی چین کۆبۆتەوە.
راپۆرتە هەواڵەکان ڕادەگەێنن شەمەندەفرێک کە بڕوا دەکرێت شاندەکەی کۆریای باکووری تێدا بوو بێت دوانیوەڕۆی سێشەمە لە بێژینگ دەرچوو لە کاتێکدا ئاسایشی شارەکە زۆر توند کراوە بەڵام ڕوون نەبوو کێ لەناو ئەو شەمەندەفەرەیە گومانی ئەوەی کە شاندەکە بەڕێبەرایەتی کیم جون ئون بێت لە کاتێکدا دەستی پێکرد کە چەند گرتە ڤیدیۆیەک لە تەلەڤیزیۆنی ژاپۆنی بڵاو کراوەتەوە ئەو شەمەندەفەرە کۆنێک کە گەیشتۆتە بێژینگ تەلەڤیزیۆنی ژاپۆن ڕایگەیاند ئەم شەمەندەفەرە سەوز و زەردە هاوشێوەی ئەوەیە کە لە ساڵی 2011 کیم جون ئیلی برد بۆ بێژینگ. دەبێژن پێویستی دایکە بەهرا و داهێنانەیە ئەوە هێشتا پتر بواتە دەبێت دەما کەسێکی لە بەردلێتە عەزیز پێتیڤی بوێ دەبە ئەوە بوو سەدەماک و کەچەکە سووری کورتەکێکی پاراستنا ژیانی ژ خەندقینێ دروست بکە. کاتێک باوکی سەبا عوبێد ڕایگەیان پلانی داناوە بە بەلەم بۆ ئەوروپا کۆچ بکات سەبا یەکشت لە مێشیدا بوو. خەریک بووم بیری ئەوم دەکردەوە خوا نەخواستە ئەگەر بێت و من بەو هەواڵە بەخەبەر بێم کەوا باوکم خنکاوە کەس نەیتوانی یارمەتی بدات ئەو سا لە چ بارێکدا دەبووم بێگومان لە حاڵەتێکی زۆر خراپدا دەبووم و هەست بە ئازاری هەموو ئەوانە دەکەم کە لە ناو دەریادان. سەبا کە بەپەرۆشەوە بوو بۆ دۆزینەوەی ڕێگایەک بۆ یارمەتیدانی باوکی و خەڵکانی تریش ئەو بیرۆکەی بۆ هاتچاکەتی مەلەکردن ساز بکات کە دەستگای GPS پێوە بێت کە کاتێک ژێر ئاو دەکەوێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی زانیاری شوێنەکەی بۆ نێزێکترین پاسەوانی دەریایی دەنێرێت. سەبا لە وەتەی 2013ەوە لە کەمپێکی پەنابەری لە ئۆردن دەژیت لەبەر ئەوە دروستکردنی ئەو مۆدێلە سەرەتاییە ئەرچێکی ئاسان نەبوو. سەبا هەمیشە داوای پێشکەش دەکرد بۆ وەرگرتنی یارمەتی دراوی هەتا کاتی بردنەوەی پێشە بەرچەیەکی زانستی کەوا یارمەتی هوەری پێویستی بۆ دابین کرد بۆ سازکردنی ئەو چاکەتە. نەخشە کێشانەکەشی یارمەتی دەربوو لە وەدەسێنانی یارمەتی دراوی بۆ چوونە زانکۆ لە ئۆردن بۆ خوێندنی زانستی کەمپیوتەر. بەڵام بەر لەوە ئومێدەوارە مۆڵەتی داهێنانەکەی پێ بدرێت بۆ دەستکردن بە بەرهەمەی یەکجار زۆر. ئومێدی من ئەوەیە ئەم داهێنانە بگاتە هەموو ئەوانەی کەوا خۆشی لە دەریا وەردەگرن بۆ ئەوەی کاتێک کە بەرەو دەریا دەڕۆن سڵامەت و دڵنیا بن. هەروەها ئەگەر بەرەو ڕووی مەترسی بوونەوە دەنگیان دەبیسرێت و پاسەوانانی دەریا دەتوانن ڕزگاریان بکەن و بە هیممەتی خوا ئەمە نەک تەنیا بە پەنابەران دەگات بەڵکو بە هەموو کەسێکیش کۆمەڵە گەشتیارەکان و شەیدانی وەرزشە ئاویەکان کە لە ئاشتی و سڵامەتیدا بژین. باوکی سەبا بە سەلامەتی گەشتە نەمسا کەوا خێزانەکەی ئومێدەوارە لەوێ بە یەک شاد ببنەوە. دەخیل پێشکەمێک بینیمان کە و توێژێک لەگەڵ دکتۆر ئیلهان ئەنجام داوە دەکرێت زیاتر بۆمان باسکەم و توێژە وکەی بڵاوە بێتەوە. بەڵێ هیرۆ ئەمل ئەڵمانیا بوون بەری چەند هەفتیان ما بەرنمەیەک هەبوو لەسەر مەسەلا کچی نزیک و ئەبێن ڕزگار بژ دەستی داعش دکتۆر ئیلهان مدی پشتی مەهەفەوین بووی ڕێکری لەسەر وێنا لەسەر ڕەوشە سایکۆلۆجیاوانە وی بەحسی کتێبەکە خوا کردکون و بەڵافی ئەوژی سایکۆلۆژیا داعش بوو وێ سباهی لە NRT بەڵافکردن. بەڵێ لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هەر شاد و بەختەوەربن. خدا حافیز.